هاوڕێنم کاتتان باش بەخێربێنەوە بۆ لایفێکی دیکە ئەمڕۆکە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی عێراق قسە دەکەین و باس لە جگە لە ئەنجامەکان هەوڵەدەین شیکردنەوەیەک لەسەر ئەنجامەکان بکەین، بەڵام جگە لەوەش هەوڵەدەین عێراقی دوای هەڵبژاردن ببینی. ئەمڕۆکە ئەو بابەتە لەگەڵ چێ تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز بلێسە ئیسماعیل حەقی، ڕۆژنامەنووسێک کە هەموو کون و قوژبنەکانی عێراقی بینیوە و دەیان ناسێتن. کاکە بلێسە ئەم کاتت باش، زۆر زۆر بەخێر بێی. تۆش باش کاکی واگیان. هەر بژیت. سەرەتا دەمەوێ بۆەوە خۆمانگەرم بکەینەوە تا هاوڕێیان تۆزێک کۆ دەبنەوە. ئەو ئەنجامەی بینیمان پێشتر جەنابەت پێشبینی دەکرد؟ ڕاستی بڵێم پێشبینی ئەومە کرد، ئەمەنجامە پێشبینی مەکرد و ئێستاش پێشبینیەوەکەم کە دابەشبوونێک لە بەعزێک کوتلەیە ڕوو بدا کە دیارترینی کوتلەکەی سوودانیە. پێم وایە بەڵێ ئەم ئەنجامە پێشبینی کراوە، بەڵام ئەمە ئەو ئەنجامە نییە کە چارەنووسی عێراق دیاریەکە بەواتاکی، یعنی کە یینە سەر کولی وێنەکە، یعنە کۆی گشتی وێنەکە، ئەبێ ئەوە بزانین کە نەتیجە انتخابات لە عێراقا هەموو شتێک نییە، بەڵکو تەحالوفاتی دوای نەتیجەکە دیاریەکە کە عێراق بەرەو کوێ ڕوە، سەرۆکوەزیران کێیە، حکوومەتی داهاتوو چۆنە و چی لە عێراقا ڕوەدات. بەگشتی من خۆم دەرەنجامم پێ چاوەڕوان کراو بوو، من ئەوەی کە مەسەلەن ڕەمبێکم بۆ من جۆرێک شۆکی دروست کرد بێ، تەنها و تەنها دەنگی منم بڵێم مەندەلاویە لە بەغدا، لە بەغدا و پارێزگاکانی باشوور پێم وانە بوو ئەوەندە کەم بێ، دەنگی ئەوەندە زۆر نییە. دەرباری ئەوە پێشبینی ئەوم کردبوو بەڕاستی خەمیس خەنجەر پشتێت، پێشبینی ئەوم کردبوو کە حەلبوسی دەنگی باش بێنێ. وایە لە بەرنامەی پێشوودا باس لەوە کرد ڕاستەکەی. پێشبینی ئەوانم کردبوو و بە هەمان شێوە من پێشبینی ئەوەشمە کرد کە ئەمەی لە مووسڵ هەیە ئەم وێنەیە کە وێنەیەکی زۆر تازەیە ئەمە دروست بێت، کە پێم وایە ئەوە کێشەی گەورەی لەکەوێتەوە و دۆخی ئێستا لە مووسڵ هەیە. کێشەکە چیە کاک بلێسە؟ کێشەکە چییە؟ کاکیوە مووسڵ، کەرکووک، بەسرە، ئەم سێ پارێزگایە سێ پارێزگای زۆر استراتیژین لە عێراق. ئەلبەتە هەولێریش وایە، بەڵام هەولێر یەکلابۆتەوە بۆ هەیە و پێگەیی کە لە ڕووی نێودەوڵەتیەوە هەیەی مێکلابۆتەوە، بەڵام ئەم سیانەی تر پارێزگان هەر یەک لەم پارێزگایانە ئەم کە استراتیژین بۆ چەند وڵاتێک لانی کەم. مووسڵ بەنسبەت تورکیاوە زۆر گرنگە و ئەم نەتیجەی ئێمە ئێستای بینین بریتە لە زۆرینەیە کە زۆرینە نییە بە کورسی، بەڵام زۆرینەیە بە دەنگ و زۆرینەیەکی مطلقیش نییە، هی پارتیە. دوای ئەوە حەلبوسی دێت، دوای ئەوە کۆمەڵێک لیستی تر دێن. ئەوەی جێگەی سەرنجە چییە؟ بەرکەوتنی بەرەی ئێران و تورکیا لە مووسڵ. یعنی ئێستا مووسڵ ساحەی بەریەکەوتنی بەرەی ئێران و تورکیایە. ئەمە نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەوەیە کە ئەم دوو وڵاتە لە ماوەی ڕابردووە کاریان لەسەرەوە کردبوو کە لەو دوو وڵاتەیە ئەسپی خۆیان لەو شارەیە ئەسپی خۆیان تاودن. مەسەلەن ئێرانەکان بەهۆی فالح فەیاز و کۆمەڵێک کەسی ترەوە، تورکەکان بەهۆی خەڵکی ترەوە. بیرمان نەچێ فالح فەیاز یەکێکە لەو سیاسیات شیعیانەی تەنها و تەنها لە ئێرانەوە نزیک نییە، لە تورکیاشەوە نزیک. ئەگەر بێتە بیرم من جاری پێشوو لەگەڵ جەنابتە باسی ئەوم کرد کە دەردانی فالح فەیاز بۆ تورکیا و کۆبوونەوەی لەگەڵ هاکان فیدان و ئەوانە ئێمە ناکرێ وا بیخوێنینەوە کە ئەمە پەیوەستە بە پرۆسەی ئاشتی و شتیوە. نا، فالح فەیاز کاچێتە تورکیا هەمیشە مووسڵ کەیسی سەرەکیەتی. مووسڵ بۆ فالح فەیاز کەیسی سەرەکیە لە ناو شیعەکانە، وەک چۆن دیالە هی هادی عامریە مووسڵی فالح فەیاز. ئەوە لە دوای ڕووداوەکانی مووسڵ و هاتنی داعشەوە ئەمە ڕوویداوە. ئێستا من پێم وایە
ئەوەی کە ئەو دووبەرەیە چۆن ڕێگەکەون، ئەمە پرسیارێکی زۆر قورسە، بە تایبەتی ئەوەی کە من هەست دەکەم نێوانی پارتی لەگەڵ حەلبوسیا باش نییە. بەڵێ بەڵێ بەردەوام کە ئەوە ماوەیەکی دوور درێژە بێگومان. نێوانی پارتی و حەلبوسی باش نییە، بەس من ئەوەی کە ئیزانمەوەی پارتیە توانێ جڵەوی حەلبوسی بکە. پارتی لەبارەی حەلبوسیەوە زۆر شتی لایە. حەلبوسی لە بەرامبەر پارتیا بەهێز نییە. لە ڕابردووی خۆی لەوەی کە لە قۆناغەکانی تراکە هێشتا سیاسیکی ئەوەندە ناسراوی بنەوە لەو سەردەمەوەی کە ئاجرێک بووە، لەو سەردەمەوەی کە ئەندامێکی سادەی پەرلەمان بووە، حەلبوسی هەر قەرزاری پارتی بووە. بۆیە حەلبوسی ناتوانێت ئەو ڕکابەری پارتی بکە. دەتوانێت بۆ منە بۆڵێ بکە لە ساحەی سیاسی سونیە بڵێ من ڕقەمێکم و دەرکەوتم و ئیتر دیفاع لەو شیعارە بکا کە هەڵی گرتووە بریتی بوو لە شیعاری نەحن ئومە، ئێمە ئومەین. بۆ سونەکان ئەمە گرنگە ئەڵبەتە بە تایبەتی دوایەوەی کە لە سووریایە ئێستا سووریەیەکی سونیە بینین. سونە هەست دەکەن چانسێکی لە عێراقیشە ئەمە ببینن، ئەگەر چیم پێم وایە ئەمە جیاوازە لە عێراقا سونە ئەو سقلەی نییە، ئەو ڕێگ و ڕیشەی نەماوە. سونە لە عێراقا من پێم وایە ئەمان ستاتۆی بۆ نمونە نەمساویشی هەیە لە ئەوروپایە. نەمساویەک سەردەمانێک بێنە پایتەختی هەموو ئەوروپا بوو. مەسەن ڕۆما سەردەمانێک پایتەختی هەموو ئەوروپا بووە. سونە لە عێراقا سەردەمانی حکمی هەموو عێراقی کردووە. بەڵام ئیدی ئەو پۆتانسیێلە نەماوە حکمی هەموو عێراق. سونەی عەرەب بە تایبەتی لەبەرەوەی سونەی عەرەب نە ئیدی هاو سۆزی و پاڵپشتی کورد بە ئاسانی بەدەستێنێتەوە. تەجربەی کورد لە ماوەی 100 ساڵە لە 80 ساڵ لە سونەی عەرەبا هەیبوو، تەجربەیەکی باش نەبوو. نەئەشتوانێ شیعەی عەرەبا ئاسان بۆ خۆی ڕابکێشێ، لەبەرەوەی شیعەی عەرەب ئێستا شوناسە مەزهەبیەکەی نزیکترە بۆ خۆی، بۆ ئەو نەک شوناسە ئیتنیکیەکەی کە شوناسە عەرەبیەکەیە. و ئەوەش بوەستێکە مەسەلەی ناسیۆنالیزمی عەرەبی بۆ خۆی لە عێراقا بە تەواوی شکستی هێنا. شیعاری نەحن ئومە نازانم تا کوێ بڕەکا بەنسبەت حەلبوسیەوە، بەڵام لە داهاتووە کێشە دروست دەکات. یعنی واکە کە کۆمەڵی ڕکابەری کە لەوانەوە کەوتم مووسڵە کەرکووک بیرمان نەچێشێکی ترە لەو شوێنانەی کە نەتیجەکەی من پێم وایە گرفت دروستەکە. کاک ڕێبوار تا پارێزگاری کەرکووکە یەکێتی نیشتیمانی ئەگەرچی دانی پیانانێت، بەڵام ئیتفاقێکی کردووە لەگەڵ عەرەبا بەوەی کە 2 ساڵ بە 2 ساڵ بێن پارێزگار. مەبەست لە پارتی دانی پێدانانێ بەمەست بۆیە کە یەکێتی نیشتیمانی دام بۆیانانەکان ڕێکەوتنیان کردو. بەڵێ تێگەشت. نیشتیمانی دام بۆ دانانێک کە ئەمان ڕێکەوتنەکەی فندق ڕەشیدیان و تێر ڕەشیدیان بریتی بووە لەوەی کە دەبێت 2 ساڵ بە 2 ساڵ بێ پارێزگاری کەرکووک. کاک ڕێبوار وا 2 ساڵەکەی تەواو بێ. بە گوێرەی ڕێکەوتن بێ ئەبێ 2 ساڵی داهاتوو بۆ عەرەب بێ. و لەناو عەرەبیشە عەرەبێک بێ نزیک بێ لە شیعەکانەوە. ئێستا لە کەرکووکە لایەنی عەرەبی گەورە یعنی ئەوانین کە هاوپەیمان لەگەڵ شیعەکانە. مثلا عەرەبی شیعی یا تورکمانی شیعی ڕاستتر بڵێم، تا عەرەبی شیعیش لە کەرکووکە هەردووکیان یەک کورسیان هەیە لە ئەنجومەنی پارێزگا. ئەو کورسیە بۆ وای کرد یەکێتی سەرکەوتوو بێ لە ڕێکەوتنەکەی و تێر ڕەشیدا، زائیدەنە و کورسی ڕیانکردانیش کە هێنایە. ئێستا لەم معادلە تازەیە محەممەد حەلبوسی 4 کورسی هەیە. بیرمان محەممەد حەلبوسی 3 کورسی هەیە بیرمان نەچێ. بەجیالەوە لایەنێکی تری عەرەبی کە بەرەی عەرەبیە ئەوش کورسێکی هەیە. حەلبوسی چۆن لەگەڵ ئەمانە ڕێگەکەوێتەوە؟ ینی پرسی پارێزگاری کەرکووک کێشە دروست دەکات. پێم وایە یەکێتی نیشتیمانی کەوتوتە بەردەم دووڕیانێکی زۆر قورسەوە کە ئایا پارێزگار ڕادەست دەکات یان نا. ئەگەر پارێزگار ڕادەست ناکات بێ ڕێبوار تەها بێڵێتەوە لەوێ و ئەو کاتا بێ ڕێکەوتنیشی تازە بکە. ئەگەر پارێزگار ڕادەست دەکات
ببوورە بەر لەوەی وەختا ڕادست بکە ئەگەر بێت و ڕادست نەکە ڕێککەوتنێکی تازە بکە ئەو کاتە مەترسی ئەوە نییە لە ئایندەدا پۆستی سەر و کۆماری لەدەست بدە. منەوەی خوێنمەوە تا ئێستایچێتی نیشتیمانی بۆ ئەم جارە پۆستی سەر و کۆمار وەرناگری پێم وانی چێتی نیشتیمانی پۆستی سەرۆکایەتی کۆمار وەرگێ پێم وایە ئەم جارە ئەو پێگەیە ئەو پۆستە زیاتر نزیکە لە پارتیەوە تا بۆ ئەو کێشەی کە پارتی ویچێتی هەیەە ناوخۆی هەرێم پێم وایە فۆرمولەکە بەرەو ئەوواچێک کە ئاڵوگۆڕ ڕێبکرێ لە نێوان سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی کۆمارە ئەمە من پێم وایە بۆ هەردووکیشیان باشترە بۆ شێوێ بێ ئەم ئەوەی کە با تاالبانی ڕزگارکەن لەو گرێ دەرونی کە هەیەی کە گری جێگریە لێ بۆ بە گرێژی دەرونی ئەم ئەوەش جێگیری سەر و کۆمار جێگیری سەرۆکی هەرێم یعنی لەوەی ڕزگاری کەن کەیتر جێگیری هەمیشە سەرۆکی حکوومەت جێگیر تا بێ بەسکام جێگری بەجێگیری سەرۆکی حکوومەتت لەوەتە هەیە هەر جێگیری سەرۆکی حکوومەتە لەوە بۆی ڕزگاری کەن و بەڵێ بەڵێ بیکەن بە سەرۆکی هەرێم لە بەرامبەرە کێشەیەک هەیە لە معادلەی کوردی لە بەغدا ئەوش کێشەکە چیەوەیە کە کەسێک لە بەغدا نییە کە کورد بێت بەڵام قسەی هەبێ بۆ کردن پێویستە وەکو سەردەمێک کە مامجلال لە بەغدا بوو کەسێک لە ڕیزی یەکەم بچێتە بەغدا و ئەمە بەڕاستی ئەوەندەی من لە سیاسی عەرەبەکانم بیستووە ئەمە خواستی سیاسی عەرەبیەکانیش ئەوان ینی زۆر مەبەستت نێچیروان بارزانیە من پێم وایە بەڵ پێم وایە حتا عەرەبەکانیش بەرەو ئەو ئاراستی ڕۆشتون کە کاکە ئێمە ئەم کێشانەی لەگەڵ هەولێرە هەمانە لەوە زیاتر هێشتنەوەیان بە هەڵپەسێرایی باش نییە بۆیە باشتر وایە سیاسیەک لە هەولێرەوە بێت لێرە ئێمە بتوانین لەگەڵ ئەو قسە بکەین دیرێکت بڕیار بدەین بەڵام کاک بلێسە لە دواییدا قسە لەسەر ئەمە دەکەینەوە کە هاتینە کوردستان بەڵام نێچیروان بارزانی ئایا دەتوانێت لە بەغدا بڕیار بدە بە بێگەڕانەوە بۆ ئامۆزاکەی و مامی ئەوەش هەیە لەم پێم وایە وێنەیەکەیە کە ئەو هەڵەیە کە خوێندنەوەی معادلەی پارتی بە پێڕوانی لە معادلەی ناویچێتی ینی دۆخی ناوپارتی ناکرێ وای ببینین کە دۆخی ناویچێتیە لە ناو پارتیە من شتێک بە ناوی ئەو بەڕاستیەکەی من خۆم ئەوەی کە دیقەتیم شتێک لە ناو پارتیا بۆ مانای کە ناویچێتیا بە ناوی ئاراستە و باڵی جیاواز ئەوە نایبینم ئەنگ و پارتی لەوەتی هەبوو مەجۆرێک لە مەرجعەتی هەبوو کرێ لە شوێنێکە جیاوازی تێکەوێت بەڵام مەرجعەتەکە هەمیشە و حزبی پاراستووە حتا بەنسبەت جەماوەرەوە ئەوەی کە ئیستقرارێتی لەو حزب دروست کردووە ئەوەیە کە ئەسڵ پارتی بوون بۆ بە جۆرێک لە ترادیسیۆن کێشەم لەگەڵ ئەوە نییە کێشەم لەگەڵ ئەوە نیە من ئەزانم بە تایبەتیش هەتا مەسعود بارزانانی لە ژیاندا ما بێشتێکی وە ڕوونادا بەڵام مەبەستم لە بڕیاردانە ینی عەرەب دەیەوێت کوردێک هەبێ بڕیار بدا لە بەغدا ئەتۆش ئەڵێ جەنابی نێچیروان دەتوانانی بەڵام جەنابی نێچیروان بەبێ گەڕانەوە بۆ مەکتەب سیاسی بۆ کتلەکانی دیکە بۆ مامی و ئامۆزاکەی دەتوانێت ئەو بڕیارەدا ئێمە چەندین بڕیار و ئەزمونێکمان هەیە کاکیوە ئەزمموی سەرۆکایەتی هەرێممان هەیە مەسەر لە سەرۆکایەتی هەرێمە نێچیروان بارزانانی توانێت بەنامە دژبەرەکانی خۆشی کۆبکاتەوە لە سەرۆکایەتی هەرێم ئەتوانێت بەڵام لە ناو پارتی ناتوانێت زۆر شت بکات لە ناو پارتی بۆ نمونە داوای کرد کە داوای لێبوردنی بۆ زیندانیانی بادینیان کرد مەسرور بارزانی زۆر بە توندی جوابی داوە و مەحکومی کردبەوەی کە دەستێوەردان لە مەسەلەی دادوەریدا دەکات ئەوە پێم وایە ئەوە وایە بەڵام کەیسا کە کەیسی مەسلەی بادینان وشتا لە چاو ئەوەی کە معادلە گەورەکەی لە ئاستی عراقا کەسێکی بچووک لە معادلە گەورەکەیە حزبێک هەمیشا بێ ئەو جۆرە تەنسیقی هەبێت من پێم وایە نێچیروان بارزانانی گە بچێتە بەغدا نەبەبێ پرسی ڕابەرایەتی حزبەکەی خۆی کە لە مەسعود بارزانیە خۆی بینێت تۆ شتێکە کات نە ئەسڵە نەتوانێت یا بەڵام هەر ئەشێوێت بەبێ پرسی یەکێتی شتێ بکە بەڵکو جۆرێک لەو خێمەیە بێت کە لە سەردەمی مامجەلالە هەبووە نێچیروان بارزانی ئەگە بچێ بۆ بەغدا ناکرێ وا بچێ بۆ بەغدا کە ئەمە نوێنەری پارتیە لە بەغدا
ئەبێت بچێ بە کارکتەرێکەوە کە کارکتەرێکە کۆکەرەوە بێت. عەرەبەکان پێویستیان بەمێ، پێویستیان بەوەیە کە کەسێکە بێت ئەوان قسەی لەگەڵا بکەن. بۆ ئەمە من پێم وایە بەڕاستی هەم یەکێتی لاری نییە لەمە، ئەم پارتی لاری نییە لەمە، ئەم تا حەدێکی زۆر لایەنە عەرەبیەکان لاریان نییە لەمە، هەم ئەمریکیەکان پێیان خۆشە، هەم ئێرانیەکان، هەم تورکەکان. یعنی ئەوەی کە کارکتەرێکی وا لە بەغدایە بێت زۆر کێشە حەلەکات، توانێت زۆر کێشە حەل بکات. بۆیە پێم وایە ئەمە لە داهاتووە ئەو پێگەیە کە پێگەی سەرۆکایەتی هەرێمە بۆ سەرۆکایەتی کۆمارە بۆ یەکێتی نابێت، بەڵکو یەکێتی خۆشی هەستی کردووە بەهۆی پێگەی سەرۆکایەتی کۆمارەوە زۆر جار تووشی کێشە بووە و ناشتوانێ ئەم دەستکەوتانی زیاد بکات لە هەرێمە. یەکێتی لە سەرۆکایەتی کۆمارە ئەگەر زۆر زۆر دەستی کەوتبێ ئەو پارەیە کە لە سەرۆکایەتی کۆمارەوە دیت و ئەگەر نا لە دوای مام جەلالەوە دەستکەوتێکی حزبی بۆ یەکێتی لە سەرۆکایەتی کۆمارەوە ناتوو. توانم بڵێم لە دوای مام جەلالەوە بۆ خودی هەرێمی کوردستان دەستکەوتێک نەهاتووە، چونکو سەرۆکایەتی کۆمار چەندێک پەیوەستە بەو پێگەیە وەکو سەرۆکی کۆمار، ئەو دوو ئەوەندە پەیوەستە بەوەی کە چێ لەوێ نە فواد مەعسووم، نە لەتیف ڕەشید، نا بەرهەم ساڵح کەم پێم وایە بەرهەم لەو دوانەی تر باشتریش بوو لە ڕووی ئاستەوە، نانتوانی بگەنە ئاستی مام جەلال. ئەوەی کە سەرۆکایەتی کۆمار لە سەردەمی مام جەلال پێکرا ئەوە پێگەی جەلال تاڵەبانی خۆی بوو، ئەو جەلال تاڵەبانی کە وەکو سیاسیەک لە سفرەوە خۆی دروست کرده بوو. بەڵام ئەوانی تر ئاوا نەبوون، ئەوانی تر هەموویان یا جەلال تاڵەبانی دروستی کردبوون یا کێشە و مەشاکل دروستی کردبوون. یان ئەگە کێشەی ناوخۆی یەکێتی نەبوایە کێ بیری لەوە کردبوو کە فواد مەعسوومەوە بە سەرۆککۆماری عێراق. وای ڕاستە. کاک بلێسە تکایە مەجالێکم پێ بدە هاوڕێیان لەسەر فێسبوک وەرنە دەرەوە تکایە وەرنە سەر یوتیوب لەسەر فێسبوک پەخشەکەمان نامینێ. کاک بلێسە باست لە کەرکوب کرد، باست لە مووسڵ کرد کە لە هەردووچیاندا ئیتر لە مووسڵ وەزعی یەکێتی باش نییە، وابزانم لەگەڵم دای لە کەرکووکیش ئیتر بەخۆت باست کرد کە وەزعی یەکێتی ئەگەرسی کورسی هێناوە بەڵام دیسانیش لە بۆ مەسلەی پارێزگاری ڕوبەڕووی چەند تەحەدایەک دەبێتەوە و باست لەوە کرد کە پارتی دەیەوێ نێچیروان بارزانانی کاندید بک لە بۆ سەرۆک کۆماری. باشە ئەمە چ کاریگەریەک لەسەر تەحالوفاتی دوای هەڵبژاردن دەکا کە چەند ڕۆژی دیکە دەست پێ دەکا ئیتر بەڕاستیم پێمانێت چەند ڕۆژی تر دەست پێ بکات ئەکیوانێ ئەوە پێتوانە پێمانێت چەند ڕۆژتر ئاوا ئاسان دەستی پێ بکات. دووشت یەکەمینیان من نەموت پارتی ئێوە نێچیروان بارزانانی دیکا بۆ سەرۆکایەتی مار بەڵکوم پێم وایە ئاسان زەڕورەتەکە وایە کە ئەو معادلەی ئیتر بگۆڕێت، هەمویان لەسەر ئەگەیشتونەتەوە قەنەعەتە. دووەم گەیشتن بە فۆرمولەیەک بۆ پێکێنانی کابینیت داهاتوو لە عێراقا حکوومەتی داهاتووی عێراق نییە، سودانی لە ئیتاری تەنسیقی هاتوۆتە دەرەوە و کێشەیە ئیتاری تەنسیقیانی ماڵی شیعی لە عێراقا دەرەوەی سودانی لە ئیتاری تەنسیقی تۆمەتەکە ئەوە بوو کە سودانی کەسێکە متەبع بۆ مانای کە لەگەڵ نۆرمەلایزکردنی پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندی بووە لەگەڵ ئیسرائیلە. سودانی ئێستا کە هاتوۆتە دەرەوە کورسی لە هەموو شیان زیاترە کێشە دروستەکە لە ماڵی شیعە. بۆیە من پێم وایە ئەو سیناریۆی کە زۆر چاوەڕوان کراوە ئەمەیە، یا ئەوە تا بەزەختێکی ئەمریکی سودانی یا کەسێکی تری نزیک لە ئەمریکا بەڵام ئەموان لەسەری کۆک یەتە پێشەوە بۆ ئەوەی کە قیادەی مەرحەلەی داهاتوو بکە، یان ئەوە تا کوتلەکەی سودانی لەتلەتە بێت و هەر پەرلەمانتارە و بەلایەکە پەراگەندا بێتێ بۆ لای کوتلەکانی تر بنبوونە دەوڵەتی یاسایەکە نووری مالکیە کوتلی سادقونە قەیس خەزعەلی و جەماعەتەیە مەسەرەن بەشێک لە سوننەکان بچن بۆ لای خەڵکی تر وەکو حەلبوسی و خەنجەر و چێ ئەمانە. بەم نەتیجەیە سودانی شتێکی و توی لێ نەمێنێتەوە. ئەبێ ئەومان لەبیر بێ ڕاستە سودانی وەکو سەرۆک وەزیران ئاستی باش بوو، خزمەتگوزاری کردووە، هیچی نەکردبێ عێراقی لە شەڕێکی گەورە لە شەڕێکی زۆر زۆر وێران کرد دوور خستەوە، زۆر گرنگ بوو. بەڵام
کورسیانەی سوودانی هێناوێتی ڕەنگە بەشێکی هی ئەوە بن بەشە گەورەکەی ئەوەیە لە عراق هەر کەس سەرۆک وەزیریان بێت ئەوەی هەیە کە دوای سەرۆک وەزیرانێکی کورسێکی زۆر بێنێ عەدەعەلایمان بینی 90 شتێک کورسی هێنا نووری مالچیمان بینی 100 شتێکی هێنا بەدر عەبادیمان بینی ژمارێکی زۆری هێنا خەڵکی تریشمان بە هەمان شێوە بینی وێ ناکرێت چاوەڕوانەکەمان لەو ئاستایە بێ یا لەو چوارچێوەیە بێ کە بڵێن سوودانی مادام کورسی زۆر هێناوە ئەتوانێت ئاسان پێمانیە ئاسان ڕێ بکرێت ئەو لایەنانی تر بە تایبەتی دەوڵەتی یاسا کە نووری مالکی ڕابەرایەتیەکە دەوڵەتی یاسا لە عێراقا دەوڵەتی قوڵی عێراق ئەو زۆر گرنگە کەم پێم وایە لە کوردستان ئەم شتە باز ناکرێت عێراق دەوڵەتی قوڵی هەیە دەوڵەتی قوڵ لە عێراقا یەکێک لە کارکتەرە بەهێزەکانی نووری مالچیە نووری مالچی کۆنتترۆلی بیرۆکراسی ناحکوومەتی کردووە بیرۆکراسی ناحکوومەت بەو مانایی کە تۆ لە خوار وەزیرەوە کە ئەیبینیت بە بەڕێوەری گشتیشەوە هەمووی سەر بە نووری مالچیە ئەوە نووری مالچی بوو تا ماوەیەک لەمە پێش کۆنتترۆلی بانکی ناوەندی کۆنتترۆلی دەستەی وەبەرهێنان و کۆمەڵی شوێنی کردبوو لە ئاستی وەزارەتەکانش وەکوتم لە بەڕێوبەری گشتی و ڕاوێشکار و پسپۆڕ و ئەمانەی کردووە ئیدی بیرۆکراسی دەوڵەتی عێراق لای مالکیە نییە کەسێ بتوانێت من لە مالکی بنێت بەڵام مالکی ئەو شانسەی بەخۆ هەیە کە جارێکی تر خۆی بپاڵێوێ بۆ سەرۆک کۆماری کە ئەزمونێکی خراپی هەیە ناوبانگێکی خراپی دروست کردووە ئەمانێ مالکی خۆی ئەو شانسی هەبێت ویلایەتی سێم لە عێراق شتێکی زۆر زەحمەت باشە سێبەری ئایندەی مالکی چێ دەبێ کە سوودانی پێشتر باس لەوە دەکرا سێبەری مالکیە بەڵام ئێستا ئەو سێبەرە نەماوە باز لە کۆمەڵی کارکتەری ترێکی بەڕاستی یەکێ لەوانە محسن مەندەلاوی دەکرێت کە جێگیری پێشووی سەرۆک کۆماری سەرۆکی پەرلەمانی عێراق بوو ڕاستە مەندەلاوی کورسی کەمی هێنا بەڵام سوودانیش دوو کورسیە بوو کە بوو بە سەرۆک وەزیرە ئەلان ئازمی هەر کورسیشی نەبوو کە بوو بە سەرۆک وەزیرە عەبدولمەجید یەک کورسی هەبوو یەک کورسی هەبوو بە سەرۆک وەزیرە بۆیە ئاسان نییە باز لەوە بکەین کە مادام کورسی نییە ئەو نابێت بۆیە مەندەلاویەکە لە کاندیدەکان دەیت قاسم عەرەجی دەرێکی ئەمنیە ڕاشکاری یاسایشی نیشتیمانی عێراقا ناوی دێت یەکێکە لەو کارەکانی کە هەموو باس دەکرێت بریشەکان لەسەری کۆکرد هەموو باس دەکرێت کە ئێرانیەکان لەسەری کۆکرد یەکێکی تر لەو کەسایەتیانەی کە زۆر باس دەکرێت کەسایەتیەکە بەناوی عەدنان زورفی پێشتر پارێزگاری کەربەلا بوو هەڵەنەبوو نزیکە لە ئەمریکیەکان لە هەموو دوای هەڵبژاردنێکە ئەم پیاوە ناوی دێت بۆ ئەوەی بڵێن ئەمە کاندیدە بۆ سەرۆکی داهاتووی حکوومەتی عێراق و لە ماوەی ڕابردووە شتی زانێریی زۆر سەرنجڕاکێشی و لە عەدنان زورفی وتی بڕیار وا بووە لە مانگی 10 ئیسرائیل هێرش بکاتە سەر عێراق بەڵام سوودانی ینی بە فشاری ئەمریکا بە پاڕانەوەی سوودانی ئەمە نەکراوە بە یەکەم بزان حکوومەتی داهاتوو چۆن ئەم قسەیە پێم وانییە زۆرفی لە خۆیەوە ئەمی کردبێ بۆ پێیەکێکێکە لەوانەی ئەمریکیەکان هێنانە بۆ عێراق هەتا وەکو پارێزگار لەگەڵ ئەمریکیەکان هاتوو وەکو پەرلەمان و لەگەڵ ئەمریکیەکان هاتووە لە ڕابردووش هەر لەگەڵ ئەمریکیەکانە بوو چەند جارێ ویستێتی بێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام سەری نەگرتووە پیعی ئێران با بڵێن ناکۆک بوو لەسەر و مەسەلەیە بەڵام ئێستا ئەمەی کرد من پێم وایە دوو پەیام هەیە یەکێکیان ئەکرێت ئەوە بێ کە بڵێ ئاگاتان لێبێ من هەم ئەگەر من نەبم یایەکێکی وەک من نەبێت ئەوە ڕەنگە ئێوە بم بە ئامانج دووهەم ڕەنگە ئەوە بێ کە بڵێت ئەوە سوودانی بۆ ئێوەی ڕزگار کردووە سوودانی هەڵبژێردنەوە بەس لە هەموو بارێکە هەڵبژاردنەوەی سوودانی کارێکی ئاسان نییە ئەوەی کە ئێمە بڵێن سوودانی ئەکرێت ئاسان بێتەوە بە سەرۆک وەزیرانی عێراق ئاسان نییە بۆ ئەوەی بێتەوە ناو ئیتاری تەنسیقی ئەو پەیمانێتەیە کە زۆر جێگەی سەرنجانی من لەم جۆرەم نەدیوە لە دنیای باشە بەر لەوەی بێسەر ئیتاری تەنسیقی حەزەکەم تۆزێک باس لە
کاریگەری ئێران بکەین ئەو هەڵبژاردنە تا چڕادێ کاریگەری ئێران لا دەبا ئەگەر ئەمە تێنەگەین ناتوانین بەس لە ئیتاری تەنسیقیش بکەینەوە بزانە ڕێکاگیوە پێ بەڕاستی ئەمە بە دۆڕان بۆ ئێرانی نازانم ینی خەڵکێک هەیە تەپڵی ئەوە لێدا کە ئێران لە عراقا دۆڕ وای نابینم ینی سوودانی چەندێک نزیک بێ لە ئەمریکا نزیکبوونی لە ئێران زیاتر شیعی عراق لە ڕووی پەیکەرەی سیاسی و پەیکەرەیەکی پرۆ ئێرانیان هەیە کام شیعیت کام سیاسی شیعیە ئەڵاومە من پێم وایە یەک دوانێکیان کە بە پەنجەکانی دەست تێپەڕ ناکەن بەڕاستی ئەوانەی کە مەسەلەن ڕم بێکم پێچەوانەی ئێران بیرکەنوە ئەمریکا پێش ئێران ئەمە نابینم ئاوا کە بڵین ئێران دۆڕاوە ئێران نەدۆڕاوە لەم هەڵبژار بەڵام ئێران وەکو جاران نییە کە بە تاقی تەنیا تەرات ئێمە حکوومەتی عادل عەبدولمەهدیمان بینی ئێران هەر حسابی بۆ ئەمریکا نەکرد پێکات ئێمە حکوومەتی ترمان بینی ئەم جارە ئەمریکا حسابی بۆ ئێران نەکرد وەکوی مستەفا کازمی بینی ومانە ئەمریکی و بەریتانەکان ویستیانە بەبێ ئێران حکوومەت دانێن وەکۆی کە بە تۆفیق عەلاویان ویزدانێن بەڵام سەری نەگرت نەیهێشت ئەوە لە خراپترین دۆخی عێراقا بوو لەو سەردەما بوو کە ڕووداوەکانی تشرین لە عێراقا لەو ڕۆژانەیە بوو کە ملیۆنان کەس لە بەغدا لەسەر شەقام بوون سەدان هەزار لە بەسرە و ناسڕی و ئەوان لەسەر شەقام بوون زۆرینەش گەنج بوون کاریگەر بوون زۆرینە شیعی بوون یعنی لەو سەردەمەیە ئێران توانی ڤیتۆی کۆمەڵی کارکتەر بکە بۆیە ئێستا ئێران نەتوانێ بکە بەس ئەوەیە کابێ فۆرمولەیەک بدۆزرێتەوە کەسێک بێت هەردوولا لەسەری ڕازی بن ئەمریکیەکان ئەوەی کە ڤیتۆیان لەسەرەتی ئەوەیە کە کارکتەرێک نەبێت سەر بە گروپە چەکدارەکان بێت لە ناو ئەوان بێت مەسەلەن کارکتەرێکی وەکو ئەیس محەممەداوی و ئەبوو ئالاوەلای و ئەمانە نا بەڵامەکرێ بۆ نمونە کارکتەرێ بێ لە ئاستی مەسەلە سید قاسم عەرەجی بێ لە ئاستی عەدنان زۆرفی بێ لە ئاستی تا و پارێزگاری کە بلهەیەتی ئەسعەد عەیدانی ئەوەی بەسڕە بیرمان نەچێ عەیدانی ئەم جارە لە هەڵبژاردنە براوە بوو لە بەسڕ پارێزگایەکی گرینگەوە عەیدانی پەیوەندی باشی هەم لەگەڵ ئێران هەیە هەم لەگەڵ ئەمریکاش هەیە هەم لەگەڵ کەنداو هەیە لەگەڵ کەنداویش هەیە مەسەلەن لەگەڵ کووەیتیەکان و سعودیەکان و ئیماراتەکان بۆیە ئەوەش ئەکرێ یەکێک بێت لە هەڵێراوە گەورەکان بەرحاڵ ڕۆژێک لە عێراقا بۆ دیاریکردن یا بۆ پێشبینیکردن ماوەیەکی درێژە یەک ڕۆژ بۆ خۆی زۆر درێژە لەوانەیە بەیانی ئەمە قسە بکەین و زۆرشت گۆڕابێت بەڵێ حەزەکەم بێ سەر ئیتاری تەنسیقی ئیتاری تەنسیقی ئێستا کە بەخۆشت باس کرد دەوڵەتی قوڵە بە شێوێک لە شێوەکان چ پێشبینی چی ئەەکەی چ گریمانەیەک ئەەکەی ساحەی مناوەڕەی ئیتاری تەنسیقی لەو هەڵبژاردنەدا وەکو جارانە یان گۆڕانکاری بەسەر داهات لەو بارەیەوە هاوسەنگی کورد و سوننا لەگەڵ ئیتاری تەنسیقی چۆنە بینی من ئەوەی کە خوێمەوە بەڕاستی لە ماوەی ئەم 4 ساڵی بێت بە نازانین ئاخۆم حکوومەتە 4 ساڵ تەواوکە بەڵام لە ماوەی ئەم 4 ساڵی بێت پەیوەندی کورد و شیعە باشە بێت هەر بەگشتی من پێم وایە ئێران خواستێکی هەیە بۆی پەیوەندی خۆی لەگەڵ کووردا باش کات ئەمە تەنها تایبەت نییە بە کورد لە عێراقا ئەمە پەیوەستە بە کورد لە عێراق کورد لە تورکیا هەتا کورد لە ئێران مەسەلەن چۆن لە کوردی ئێرانە مەربوطە بە معادلەی ئازەریەکەوە لە کوردی تورکیا و مەربوطە بەوەی کە ڕێگری لە هەڕەشەی داهاتووی تورکی بکات لە ناو ئێران لە عێراقی شاواییە بۆ ئەوەی ڕێگری لە مەدی سونی بکات باشترین شتێک ئەوەیە کە تەحالوفێکی کوردی شیعی هەبێت ینی جۆرێک لە گەڕانەوە ئەبێ بۆ ئەو ڕۆژانەی کە کورد و شیعە بێت لە یەکتری نزیک بوون سونە لە عێراقا ئەگەر کوردی لەگەڵ نەبێت ناتوانێت ئاسان هەست و ئەوەی لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆری ئەوەی کە سونەی هەستانەوە کورد بوو ینی محەممەد حەلبوسی کابرایەک بوو نازح بوو کاڵم نازح بوو ئەوانەی لە طبقەی سیاسی عێراقا بوو نەزان ئەم کەلیمەیە یعنی چی هەر لە پەرلەمانە پێیانوت هذا نازح ینی کەسێکە کە لە ئەوارەیە یاوت خەنجەر بە هەمان شێوە مەسەلەن جەماوەری خەمیس خەنجەر من بینی ومە
لە شارەکانی کوردستانە مەسەر لە کەمپی باریکە و نازانم کەمپی لای هەولێر و لای سلێمانی و لای عربەت و ئەوانەوە کۆکرانەوە چون دەنگیانەدا مثلا خەنجەر ئاوا دەنگی کۆ کردەوە سەردەمانێک لە کوردستانە ئەوە کورد بوو کە سونەی لە عێراقا بە جۆرێک لە جۆرەکان هەستە نێگەر ئەو پاڵپشتیە کوردیە نەبووە کەم پێم وایە بۆ ئەو سەردەمە خراپیش نەبوو جۆرێک لە باڵانسی هێشتەوە یعنی ئەگەروانە وایە بەڵێ هەری شیعی لەسەر کورد زۆرترە بوو بەڵام ئێستا کاک ڕێبازیش ئێستا پرسیارێکی وای کردووە کوردەکان کەواتە بۆ لەگەڵ سونەکاندا اتفاق ناکەن لە ئایندەدا هەرچەندە باس کردەوە بەڵام وەکو ڕێزێک بۆ کاک ڕێباز ناچارە پرسیارەکەی بکەم عێراق دەوڵەتێکی شیعیە عێراق ئێمە ڕاستە پێمان وایە کە مخۆم پێم وایە کە بە سیاسی کوردوا هەست بکە کە دەوڵەتی کوردە بەڵام عێراق لانی کەم بە زۆرینەی نفوس شیعیە دێگە سەرەکیەکە لە عێراقا کە کلیلە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە هیچ شیعیە زۆرینە شیعیە سونە داڕماوە لە عێراقا ینی ئەنباری لێ دەرچێ مەسەن تۆ تەماشاکە مووسڵ ئەو لیستانی کە زۆرینەیان هێناوە بەڕاستی نزیکن لە بەڵام زۆرینە نا بەڵام ئەو لیستانەی کە نزیکن لە لایەنە شیعەکانەوە کەمیان نێناوە زۆریان هێنا دیالە بەدەست هادی عامریەوەیە فکریت بە هەمان شێوە مەسەلەن چ قازانجێکی تۆ لەگەڵ ئیتنیکێکی لەو جۆرە کە سونەی عەرەبە هیچتە ناو ڕێکەوتنەوەست بە تایبەتیەوەی کە ئێستا لە ناو طبقەی سیاسی شیعەیە من هەستەکەم جۆرێک بە خۆداچوونەوە هەیە بۆ ئەوەی کە بۆ ئەم جارە دڵی کوڕ ڕازیکەن پێویستیان بە کووردە لەبەرەوەی هەستەکەن ئەوەی کە لە سووریا ڕوویداوە گەر هەیە لە شوێنێک لە شوێنەکانە لە نەتیجەی غەڵەتی ئەوانە تەشەنە بکا بۆ عێراق من نەخۆیان حەزیان لێ ڕووبدا نە ئێران حەزی لێ ڕووبدا وە کوردیش لە مەسلحەتێتی بەڕاستی ڕوبەڕووی ئەزمموی شتری وکو بەعز نەبێتەوە ئەنی حەلبوسی ئەگەر ئەمڕۆ باز لەواکە نەحن ئومە بینی ئەگەر دەسەڵاتیە بێ ئومەیە خاتە ناو جوملەکەەوە وەڵێ ئومە عەرەبیە واحدە ذات الرسالة خالدة ڕاست خەنجەرێک ئەگەر ئەمڕۆ مثلا خەمیس خەنجەر زۆر قسە لەسەرەوە هەیە کە پەیوەندی لەگەڵ داعشۆمانەیە هەبوو ئەس لەوا کرێت کە پەیوەندی باشی هەبوو تایبەتیەوەی کە پەیوەندی خەنجەر تورکیا خەنجەر قەتەر زۆر گەورەی وای خەنجەر لە بۆ کورد مەترسیدارترە یعنی چ گرنتیەکە لەوەی کە ئەمانە ئەوانی دەرنەچێت سیاسە شیعەکان مناڵم ئینسانی باشە سیاسە شیعەکان تاسم پێم وایە غەڵەتی زۆر گەوریان هەیە عاقڵ بوون توانی وا بکەن هەموو عەرەبی عێراق لانی کەم بەرەو لای خۆیان ڕای بەڵام بۆ ئێستا ئێمەی کورد ناکرێت بەدیل بۆ عەرەب دروستکی ئێمە بێ بەڕاستیەکەی لەناو ئەوەی کە هەیە بە دوای بەژڕوندی خۆمان نابگەڕێ کرێ بەڕاستی وا بکەین لە شوێنێکە ئەگە هەستمان کرد لە داهاتووە مەترسێکەوەتە سەر خۆمان باڵانس ڕێککەینەوە چۆن بۆ نمونە لە قۆناغێکە کورد پارتی هەمیەکێتی هەم لایەنەکانی تر یارمەتی عەرەبی سونیاندا مام جەلال و کاک مەسعود لە سەردەمەکانیان هێشتا و ئیسای و ئەمانە بژیرێن ئەم پێم وایە ئەمە باشیش بوو ناکرێت تۆ گرە و لەسەر ئەوە بکەی کە بڵێ سونە لە عێراقا لەم دۆخەیە کە سونە وێرانە شارەکەی وێرانە کۆنتڕۆڵ کراوە ئەسڵەن ناگەڕێتەوە شوێنەکەی خۆی بیکەم بە بەدیلی شیعە لە کاتێکا شیعە دەوڵەتی قوڵە لە ئەگەر کورد دەیەوێت بەشێک بێت لە مەنزومەی حکومڕانی لە عێراقا بێت لەگەڵ شیعەیە ڕێکوێت لەبەرەوەی مەنزومەی حکومڕانی لە عێراقا دەوڵەتە قوڵەکەی لای سونە نییە وەک چۆن مەسەن من ڕێک وەکو ئەوە وایە کە مەزە زۆر جا کە باز لە ئەو پەیمانێتی کوورد دەکرێت لە تورکیا هەنێ گەڵێن دێ باشە کورد بابچێت لەگەڵ نازانم جەهەپۆ و نازانم تیپ و کۆمەڵی ئەحزاب هەیە ئەمە حسابان ڕەنبێت کوڕی چاک من هەندێکە بەس مەسەن کوڕی چاک چییە لە سیاست من برادێکی کوڕی چاک هەیە و سیاسی باشی سیاسی باشی بەڵام کوڕی چاک نەبیت ڕاستەکەی باشە ئەگەر لەسەر عێراق شتێکت نەما بێ حەزەکەم بینە سەر کوردستان دەمەوێت پرسیارەکە وا بکەم لە ناوچەی سلێمانی بەر لە
هەڵبژاردن کۆمەڵێک ئاڵوگۆڕی گەورە بەدەسەڵاتی لۆکاڵی و هەرێمی کرا لە بەرنامەی پێشودا زۆر باسمان کرد لە لاهور شێخ جەنگیەوە بگرە هەتا ئەوانی دیکە و هەتا شاسوار عەبدولواحید ئەمانە بێگومان دەنگی کەمیان بەدەستێنە بەڵام یەکێتی لێرەدا چ قازانجێکی کرد ئەلای من پێم وایە یەکێتی ئەوەی کە قازانجی کردو لە سلێمانیە ئەوەیە کە دەمی ئەوانی بەستووە بەڵام خۆی هیچی زیاد نەکردو لە سلێمانی ئاستی سلێمانی دەنگی یەکێتی کەمی کردو نەک زیادی کرد منیش بۆیە پرسیارەکەم کرد ئەوە پێمانەڵێت کە یەکێتی نیشتیمانی بەو وەزعی دروستی کردووە کە بەڕاستی ئێستا سلێمانی دۆخێکی زۆر خراپی لە سلێمانی دروست کرد سەرۆکی حزبی گرتووە سیمای سلێمانی کردووە سیمایەکی میلیتاری تۆ ئەمڕۆ تەماشای سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە ئەچێ بۆ کردنەوەی تێکهاوس ئەگوها بوو لەشکری و هەکاریە با لەگە خۆی دژەتیرۆ چ پەیوەندی بە تێکهاوس چێ بۆ کردنەوەی شاری یاری یازانمە چێ بۆ مەکتەبی مناڵان دژە تیرۆر و کۆماندۆ با لەگە خۆی مەکتەبی مناڵان و کۆماندۆ پەیوەندیان چێ لەگەڵ یەکتریە دۆخێکی دروست کردووە لە سلێمانیە وای لاتوە کەبابچی و ڕێستۆران و شتیش ناچارە بێ بچێ بۆ شاری تر وای لاتوە ساڵۆ نەچێ بۆ شاری تر ئارایشگایمان هەیە وانە دەچن بۆ شاری تر سەرتاشی پیاوان هاتووەڵێم ڕۆژی چوارشەماندا هەولێر سەرتان وای لاتووە دۆخێکی خراپی لە سلێمانیا دروست کرد ئەگەر سەردەمانێک لافی یەکێتی ئەوە بوو بێ ئەم پارێزگاری ئێستای سلێمانیش ماوەیەک لافیەوەی لێدا کە سلێمانی پڕ کردووە لە ئازادی بەڵام ئێستا وێنەکە ئەوە نییە ئەم پێم وانی ئەم دۆخەی ئێستا یەکێتی ئاوا بمێنێتەوە یەکێتی ئەو ئەنجامە هێتی لە سلێمان ئەنجامێکی خراپە ئەنجامەکەی هەولێری تا حەدێک باش ئەنجامەکەی کەرکووشی باز نییە بەڕاستی پێم وایە ئەنجامی کەرکووشی یەکێتی زۆر زۆر خراپە یەکێتی پارێزگاریشی نەبوو کورسی لەوە زیاتر هێناوە پارێزگارت نەبوو تازە گەڕابوویتەوە تازە لە ینی کەرکووک دۆخی ئاسایی بوو بۆ نەگەڕاوە چکۆ یەکێتی هەر لەوێ بوو دۆخی حزبەکەت دوای هەشتی تەمووز و ئەوانە بوو دۆخت باشتر بوو لێست ئێستا من تێناگەم بۆچی یەکێتی بە پێی وابێ کە لەم هەڵبژاردنە براوە پێم وایە بەڕاستی ئەنجامەکەی مووسڵی باشتر لەوەی کەرکووکی لە مووسڵ بەس نییە تۆزێ کورسی هێناوە یەکێتی لەو ناوچانە بوونێکی ئەو تۆینە بەڵام بەهۆی عشایرەوە هێناوێتی ئەوش پەیوەندی سەرۆکی یەکێتی لەگەڵ ئەرکی و زێباری و ئەمانە ئەو ناوچەیە وای کردو کە تۆ زیدەنگ لە مووسڵ بێنێ بەرحاڵ نەتیجەی سلێمانی بابێنەوە سەر سلێمان پێم وایە بۆ یەکێتی شکستە بۆ یەک لایەنیش سەرکەوت ئەویش بریتە لە ڕوتی هەڵوێست ڕوتی هەڵوێست نییە ئەو کورسیانەی هێناوێتی نە من خۆم پێشبینیم کردو پێشمانی خۆیان پێش تەنات پەرلەمانتارەکەی خۆیان کە ڕێبوارە تێگەبینێ دەرچوتە سەگا بەگریان خۆی پێم وانە تەسەوڕی کرد بێ ئاوا دەرچێت دکتۆر ڕێبوار ماوەی ڕابردوو هەر کاندید بوو لەگەڵ ئەم دکتۆر غالب بەیاز تووشیان خۆیان کاندید کرد دەوری ڕابردوو دەرنەچون بەزەمیشی 1000 دەنویشی 2000 ئەم شتانە دنیا هێنا ئێستا وای لێ هاتووە دنیاک دنیان هێناوەمانە یەکێتی نیشتیمانی وای کرد کە تەنها دەرچەیەک بۆ ئەو کەسی کە ئێوێ قسەیە بکا بریتی بێ لەم ڕوتی هەڵوێست بۆیە ئەم یەکێتی نیشتیمانی کە لە سلێمانیا خوڵقانەتی زۆر زۆر خراپە بەڕاستی من نازانم تاکوێ بڕەکات چکو پێم وانەیە تا هەتا دۆخی یەکێتی نیشتیمانی بەم شێوەیە ئێستا کاکیاد عوسمان ئەڵێ یەکێتی خانەقینیشی بۆ پارتی دۆڕاند بەڵێ یەکێتی کورسەکەی خانەقین دۆڕاندووە پارتی گەنجترین کاندیدی کە خانمێکە لە خانەقینا سەرکەوتو ئەوە نەتیجەیەکە لە نتیجەکانی وەزعی یەکێتی ئەڵبەت ئەوەی خانەقین پێم وایە شکستەکە گەورەترە خانەقینێکی بۆ لە قەڵاکانی یەکێتی وایەن تەمەشا بکە لە خانەقی ناو سەرکردانەی کە یەکێتی هەیە بۆ چێ بووە جەبار فەرمان بووە وەسفێ بەنی وەیس بووە عەلی شامار بووە عیماد ئەحمەد بووە مەلا بەختیار بووە دکتۆر خەسرەو بووە ئەمانە هەموو خانەقینین یعنی مەکتەبی سیاسی یەکێتی والله ئێستا ئەمانە بەختیار ئەڵێ لە غیابی مندا ئەو سەڕیەوە ڕاست دەکات
ئەنی مەلابەخت کاک مەلابەختیار ڕەم بێکم بۆ ئێمە کە خەڵکی شوێنی تری خۆشەویست نەبوو بێ لای ئێمە، بەڵام کاک مەلابەختیار لە مەنتیقەی خانەقینە خۆشەویست نەکرد لە مەنتیقی خانەقینە کاک مەلاوەختیار لەم دەو مەنتیقەی کاچێتەوە بۆ کرماشانوانش خۆشەویست لای ئەوانش خۆشەویست ڕاستەکە ئەمەیە کە ئەو مامەڵەی بافڵ تاڵبانی لەگەڵ مەلابەختیاریا کردوێتی خەڵکی تووڕە کردووە لەم بەرەوە شتێکی تریشمان بیر نەچێت مامەڵەی بافڵ تاڵبانی لەگەڵ ماڵی عەلی شامار و ئەمانش ڕازنەبووی کە کوڕەکەیان گرت و ئەو دۆخەی بەسەریا هات مامەڵەی بافڵ تاڵبانی لەگەڵ ماڵی جەبار فەرمانی ڕاز نەبووە چکو جگەی جەبار فەرمان خێزانی ئەم پۆڵا شێخ زەنگیەیە ئەوەش ڕێتە نا ئەو حساباتە دکتۆر ئەسرەوە لەو پێگەی نەماوە لە دەستگای زانیاری و پێگە ئەمنیەکەی ناویەکێتی بە ساڵی شاچووە ئێماد ئەحمەدا هەر ئەوە نەماوە تۆ لە ناوی یەکێتی یەکێتی لە خانەقین پیر بووە یعنی من پێم ئەمەی کێستەی یەکێتی تووشی بۆ لە خانەقین ڕێک لەو دۆخاچێک کە لە هەشتاکان و نەوەتەکانە پارتی لە بەغداد و سەردەمانێک فەیلیەکان قورسایشی گەوریان لە پارتیا هەبوو و لە حرەکەی کوردیا قورسایشی گەوریان هەبوو نەتیجەی کۆمەڵی غەڵات کە لە 72 ئەوانەیە کرا کوردی فەیلی پشتگوێ خراوە دیفاعیان لێ نەکراوە پێم وایە حرەکەی کوردی خۆشی ئەوی لە زۆر لەسەر بەغدا نەبووە حرەکەی کوردی هەر بەخۆ من بەرنامەیەکم لەگەڵ کاک شەماڵ ساز کرد لەسەر ناسیۆنالیزمی کوردی حرەکەتی کوردی ئەو یعنی لە چەقی حرەکەتی کوردیدا ئەو سونیزم بەهێزە یعنی ئەمە بەتەنیا لە عێراق نییە لە ئێرانیش ئەمە دەبینی کاک بلێسا ئەکید مەسەلەی سونیەکە بەهێزە لە حرەکەی کوردیە بەڵام جێگە سەرنجەکە ئەوەیە کە مەسەلەن حرەکەی کوردی لە عێراقەت یەکێک لە داینەمەکانی فەیلەکان بووە چۆن وای لێ هاتەوە هەمان شێوە یەکێتی نیشتیمانی ژووە یەکێتی نیشتیمانی یەکێک لە دامەزێنەرەکان وازان دوان لە دامەزێنەرەکانی فەیلی عادل مراد هەم عەبدوڕەزاق فەیلیە دامەزێنەرانی یەکێتی باشە یەکێتی نیشتیمانی کە دوان لە دامەزێنەرانی فەیلین لە مەجموعی وازام 6 دامەزێنەرە کە خۆیان ئەڵێنێکی کیان وابزانام جاسووس بوو لەو سەرەوە یەکێتی نیشتیمانی لایەکی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی خانەقی نییە بۆچی یەکێتی نیشتیمانی لە خانەقی نادۆڕێت ئەمە نەتیجەی شکستە ئەگەر کەسێک قبوڵی ئەمە نەکازم بەڵام من ئەوە نە یەکێتی بناسم نەک شکستەکە قبول ناکە بەڵکو پێم وایە لە ماوەی داهاتوە ڕم بکەم ئیجرای زۆر خراپ بەرامبەر مەلابەختیار بگرنە بەر مەلابەختیار ئەو قسەی کردوێتی پێم وایە ناڕات نەیک وتووە من لە خۆمەوە وەک قسەیەکی مەجازی گوتم ئێستاکە قسە لەگەڵ ئەمە مەلابەختیار بکەی ئەڵێ لە خیابی من لە خانەقین دۆڕاندیان تۆ مەرجاتی وتی بێت بەڵام کەسانی نزیک لە مەلابەختیار بەڕاستی ئەوواڵێنەوەی کە جەناب دێڵێ کەسانی نزیک لە مەلابەختیار بەخۆشی ئێستا کە تەلەفۆنێکی بۆ بکەم حتمما هەما قسەکە مەلابەختیار باشە بابینە سەر هەولێر و دهۆک ئیتر ئێمە بینیمان لەوێشدا ئیتر پارتی ئەوەی خۆی وەشاند وا دیارە تەکتیکەکانی پارتیم زۆر پێ ئەوە بوون زیرەکانە بوون مەسەلەن لە زۆر شوێندا خەڵکانێک هەبوون کە نزیکی چی بڵێم یەکێتیە تۆراوەکان ئیسلامیە تۆراوەکان گۆڕانە تۆراوەکان لەگەڵ ئەمانە پەیوەندی زۆر زۆر خۆش بوون هەموو ئەمانەی کردنە کاندیدی خۆی ئەوە لە کاتێکدا دەیزانی کە ئەمانە سەرکەوتن بەدەست ناهێنن بەڵام دەنجی لایەنەکانی دیکە کۆ دەکەنەوە ئەتۆ چیت پێشبینی کرد لە تەکتیکاکیوە دەنجی تۆ لای من پچڕا دەنجی تۆ لای ئێستا زۆر باشە پرسیارەکە دووبارەکەی تۆ زۆر باش وتم من تەکتیکێکی پارتیم زۆر زۆر پێ سەرکەوتوو بوو لە هەڵبژاردننی ئەم جارەدا هەر ساڵە هەموو شار و شارۆچکەکاندا کەسانێکی کۆکردنەوە کە ڕنگ بێ لەگەڵ پارتی هەندێک ناکۆچیشیان هەبوو بێ بەڵام دەستەمەوەی پارتین لە هەمان کەدا پەیوەندێکی زۆر زۆر باشیان لە ڕێگای خزمەتگوزاری دەبێ یان چالاکیەکانیان دەبێت لەگەڵ گۆڕانە تۆراوەکان ئیسلامیە تۆراوەکان یەکێتیە تۆراوەکان لەگەڵ ئەمانەش هەیە
کە لە حیزبەکانی خۆیان بێ ئومێدن ئەمە پێم وایە دەنگێکی زۆری بۆ پارتی کۆ کردەوە لەوبارەیەوە چیت بینی جەنابەت یعنی پارتی چ تەکتیکێکی جیاوازتری ئەمجارە نمایش کرد لە هەڵبژاردنەکاندا لە ڕاستیان من پێم وایە سەرکەوتنی پارتی لە هەولێر و دۆکە پەیوەستە بە کۆمەڵێشتەوە یەکێک لەکان بریتە لەو دۆخی کە لەم کابینەی حکوومەتە هەبوو کابینەی ئەم جارەی حکوومەت دەتوانین دام بۆ بنین کە بەڕاستی لەم کابینەیە شایەکێتی بەرپرس بۆ لە زۆنەکەی خۆی پارتی بەرپرس بۆ لە زۆنەکەی خۆی ئەنی شتێکمان نییە بەو ناوەی کە بڵێن بۆ نمونە پارتی با بڵم بەرپرس بوو بێ لە سلێمانی ئەگەر لە سلێمانە کەم و کوڕێکی خەتایەکێتیە ئەگەر لە هەولێر دووە کات کەم و کوڕێکی خەتای پارتی قورسایی ئەم کابینەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە کۆمەڵێک حەوزا کۆکراوەتەوە یەکێکیان زاخۆیە کرێ شۆرانە دەوروبەری هەولێر ئەمە بە تایبەتی ئەوەی زاخۆ و مەنتیقی بادینان بۆ پارتی زۆر هاوکار بووی کە لە کۆی 11 کورسی 9 کورسی بێنێت من پێم وایە پارتی احتیمالێکی کەم هەبوو کە بەڕاستی لە کۆی 11 کورسی 8 کورسی بەڵام فەڵتەیەکی گەورەی یەکێتی وای کرد کە ئەمە هەرڕوو نەدات یەکێتی نیشتیمانی من بەڕاستی نازانم ئیعجابی بافڵ تاڵەبانی بە ڕێیانکردانی لەکوێوە هاتووە یعنی ئەم ئیعجابەی کە مەسەلەن ڕێیانکردانی ئەڵێ من خۆم سەرۆکی یەکێتی واحسێ بن خۆم نازانم بەڕاستی ئەمە لەکوێوە هاتووە بەوەی کە بافڵ تاڵەبانی بە بەرپرسی مەڵبەندی یەکێتی بڵێ لە نینەوە لە دهۆک کە خەڵکینە ئەو دەنگ بدەن بەم کاندیدای کۆتا دەنگ مەدەن بە کاندیدەکانی خۆمان ینی با من تۆ خۆمان لە جێگای ئەندامانی بربژێر یا با بڵێن ئەو بەربژێران دابنین کە لە لیستەکەی یەکێتیە بەربژێری ئێمە بەربژێری لیستێکین کەچی بەرپرسی مەڵبەندەکەمان هەڵێن دەنگ مەدەن بەمانە بڕۆن دەنگ دەم بە فلانە کاندیدی کۆتا ئەوش هەرهی خۆمان ینی بێ هەڵوێستی ئێمە چی بێ لە نەتیجەیە سەرۆکی لیستەکە و ئەندامانی تریە ناو پارتیەوە کۆی کە بینیمان ئەنی سەرۆکی لیستەکە یەکێتی ئەندامی سەرکردایەتی یەکێتی هاتوتە ناو پارتیەوە یەکێتی هەتا توانی ذکری زێباری لە لاو شێرجەنگی بسەنێتەوە لەو بەرلایەکی قاعدی خۆی لە بادینان بەڕاستی لە دەزاوە هەموو ئەی یەکێتی لە بادینان هەموو ساڵێک دووباراوێت هەموو هەبژارنی دووباراوێت مەڵبەندی یەکێتی لە بادینان داری کابێ بە پەیمانگەیەکی تری کادران بۆ پارتی بۆچی لەبەرەوەی یەکێتی خوێندنەوەی ئەسڵم بۆ بادینان نییە پێی ناگات ناتوانێت جگەلەوە کاک بلێسان پێم وایە سۆسیۆلۆژیای هەولێریش باش ناخوێنیتەوە یەکێتی مەسەن لە پروپاگەندەکاندا بەردەوام ئەیوێت چی لە کۆشک و جادە و ڕێگاوبان بکەم کە ئازادی نییە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا ئەوە بەتەنیا لە کوردستان نیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا خەڵک یعنی بەر لە ئازادی شتێکی دیکەی دەوێت یعنی ئێستا کە خەڵکی دیمەشق بۆ پشگیری لە ئەحمەد شەرع دەکا کەم پێم وایە بەشێکی زۆر خەڵکی سڤیل چەکدارەکان ناڵێم پشگیری لە ئەحمەد شەرع دەکەن بەشێکیان و پشگیریان لەو سەردانی ئەحمەد شەرع کرد لە بۆ دیمەشق نامێ بابەتەکە بگۆڕم پەیوەندی بۆەوە هەیە کە ئەحمەد شەرع ئەچێتە واشنگتۆن نانمان بۆ دێنێ یعنی ئەمە پێم وایە لە هەولێر و لە سلێمانیشدا لە هەولێر و لە دهۆکیشدا هەیە بەڵام یەکێتی هەر گرێو لەسەر مەسەلەی ئازادی و ئەم زۆرە شتانە دەکا ئەوە لە کاتێکدا ئێمە دەبینین لە ئەزمموی دواییدا یەکێتی لەو مەسەلەیەشدا زۆر لە پارتی خراپتری کرد لە سلێمانی کاکیوە بەڕاستی با ئەمە پرسیارە لە خۆمان بکەین ئێمە چەند هەڵبژاردنمان دیوە لە قەتەرا بینیمانە هەڵبژاردنێت لە قەتەر بێت و مثل معارەزە بێت و کەمپین بێت و بڵێن ئێمە فڵانەکەین بە سەرۆک وەزیران
ینی لە قەتەرە بەڕاستی ئاسی دیموکراسی لە قەتەرا بچەند بێ یەک هەیە زۆر مهمە بۆ ئەو خەڵکانەی کە دیموکراسی بەم واتای ئێستەی من پێم وایە کللتورێکی ئەم کللتورە پرۆتستانتیە کە ئەسڵەن لە وڵاتانی کاتۆلیکی ئەوروپاشاچی من کاتی خۆی لە وڵاتێک کاژیام کە زۆرینی کاتۆلیک بوو لە خوارەوەی ئەوروپا بەڵام لە شارێک کاژیام کە پرۆتستان ئەو شارەی من خەڵکەکەی دیموکراتتر بوون لە پایتەختەکە کە زۆرینە کاتۆلیک بوو کللتورەکە زۆر کاریگەری هەیە و دوای ئەوە بۆ میلەتانی وەکو ئێمە میلەتانی جیهانی سێم میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێش دیموکراتی دووشە زۆر گرنگە یەکەم سچیان تێر بێ دووەم خزمەتگوزاریان هەبێت یەکێتی نیشتیمانی ئەگەرەڵێ ئازادیتیانی هەولێر دەی ئازادەکەی سلێمانی کامێتەوە باجەڕ و درۆنەکانی لالەزارە من یەکێتی نیشتیمانی بوومایە بە حیاتی وی دیعایم ناکرد ئازادیەکەی سلێمانی کامێ ئەوەی کە مستە هەڵکوتێ سەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی دەست بەسەر کەلوپەلەکانی شیا بگریت بیدەی بە دامەزراوەیەک ئەوم بە هەندێک قسە بەڕاستێکی لەوەیان زۆر دڵنیانیم کە خۆت بە تەمای داینی ئەم فەرهودەیە ئەوەیە کە دەست بگری بەسەر پارەی نادی نەورۆزە کە بەڕاستیمانە هەموو پرسیارم بۆ ئەوە یەکێتی نیشتیمانی ئەوێ کام ئەزمموی ئازادی بگوازێتەوە بۆ هەولێر دەیگریمان لە هەولێرە ئازادی نییە لانیکە مین دوای ئازادی مناقەشاکەین کە چی تایە لە هەولێرە خزمەت گوزارێکەیە لە هەولێر باشتر دەستێن دوای ئەوەی چێ وتوێتی ڕێگەوبان و پرد و ڕۆژەی کارەبا گرنگ نییە گرنگە من ئەوەی کە زۆر جاریش گوێم لێبێ کەسانێک پێیان وایە ڕێگەوبان گرنگ نییە زۆرم پێسەیرە ئەنی زۆر غەڵەتە ئەگە کەسێک لە کوردستانە ببێ بە محارەزە بێ بە ئۆپۆزیسیۆن قتابەکەی بریتی بێ لەوەی کە من پرد و ڕێگەوبان و نازانم حتا مەعاشیشم نایە ئازادی من تۆ کە معارەزە بوو ئەبێ بڵێ هەمووی مەوێت پێویست ناکات لە بینی بۆ نمونە سکتێری و ئازادی و خزمەتگوزاری یەکێکیان هەڵبژێری شتانە کاکە ئەو ئازادیە ئێستا لە ئەوروپاش نەماوە من ئێستا لەو بروکسلە دەترسم بە خەڵک بڵێم بۆ بیان بەسلایەنە سیاسیەکان بنێم لە کۆبوونەوەیەک بۆ ئەوەندە پشگیری لە ئۆکرانیا دەکەن بۆ ئێوە لە میدیاکاندا بەتەنیا ئۆکرانیا تا وەکو مەزلومێک نیشان دەدەی و هەموو باج و زەڕیبەی خۆت دەخەیە گیرفانی ئەمریکا و ئەولا بۆەوەی چەک بغری گوایە رووسیا سبەی نادووزبەی هێڕش دەکاتە سەر ئەوروپا بۆ بیر لەوە ناکەوە پێش هێڕشەکەی رووسیا خۆر ئاوا خەریکی چی بوو من ناوێرم قسەیەکی وا بکەم ئێستا باوەڕ بکە ئەو قسەی بکەم ئێستا لە ئەوروپا من ناتوانم لەناو حکوومەتە یەک کار بەدەست بکەم ئەوە بە دڵنیاییەوە قسەی دەکەم وەزعی بەرزیکە لەوانەیە لە زۆر وڵاتیش باشتر بێ نام خۆ بەڕاستێکە خۆم لەسەر شتیواتێکی کێکرد بووم لە ئەوروپا بووم نەجارێکیان لەسەر ئەوەی کەوتومە جۆرجیا وڵاتێکی ئەوروپی نییە یان ناخۆشە بەڵام بەڕاستی بزن جۆرجیا وڵاتێکی ئەوروپی نیە بەلای منەوە پێم وانێ جۆرجیا کللتوری ئەوروپیە بێ حاڵ وی لەوە دوورکەینەوە ئەسەن ئەم مەسەلەی ئازادی و پێشکەوتن و شتا ڕەبتی هەیە بە چەم چێشترەوە کە حەقیقەتە حقیقەتی زاڵ لە هەر شوێنەکە حقیقەتی دەسەڵاتەکەیەتی بەڕاستی مەسەلەی ئازادی تعریفی خەڵکی هەولێر بۆ ئازادی جایە وەک لە خەڵکی سلێمانی تعریفی خەڵکی منش پێم وایە دەبێت یەکێتی لەوە تێبگا مەبەستم لە ڕەخنەکە ئەوە بوو کە یەکێتی لەمە تێناگا یەکێتی لەوە تێنا با من یەک نمونەی تر بێنەوە کە ئەمە بە واقعی ڕوویاوە یەکێک لە دەرکردەکانی یەکێتی کە خەڵکی ناوچەی بادینانە سەرگیری کردو لە هاوسەرگیریەکە 2 کیلۆ ئاڵتۆنی کردووە بۆ خێزانێکی جەماعەتی سلێمانی 2-3 ساڵیان نەبڕیەوە دوای ئەوە کە من یەکێکیانم بینیت کاکەگیان نۆرماڵە لە بادینانە ئەمە نۆرماڵە دوای ئەو بەڕێزێکی ئەو باسەکەن لە خانەوادەیەکی دیارە ئەبێ ئەوە بکە مەسەن من ئەمڕۆ کە خەڵکی سلێمانیم ئەوە بکەم لەوانەیە تا 30 ساڵ نەیبڕنەوە خەڵک
زوانیە ینی تەماشاکردنی وەزعی دهۆک بە عقلی سلێمانی تەماشاکردنی وەزعی سلێمانی بە عقلی دهۆک تەماشاکردنی هەولێر بە شتێکی تر مە زۆر زۆر خەتەرە دوای ئەوە ئەو ختابە یەکێتی لە دهۆک هەیەی ئەوەی کە پێی وایە هەر کەسێک تەبی ئەمە ختابی یەکێتیە دوای ماوەیە گۆڕانیشتە بەنیکە هەری لە جەلالی لە مەدرسەی جەلالیەوە هاتوو پێی وایە هەر کەسێک لەگەڵ ئەو نەبێ کۆیلەیە عەشایرە دواکەوتووە مرتەجع نازانم چییە وانە خەڵکی دهۆک بۆ دواکەوتون ڕاستی لەبەر ئەوەی کە کاکە نیوەی زیاتری بیرۆکراتە کوردەکانی بەغدا خەڵکی دهۆکن بیرۆکراتە کوردەکانی بەغدا نیوەی زیاتری خەڵکی دهۆکن دەی بۆ دواکەوتون ئەمانە مەسەلەن بە تێڕوانینی یەکێتی نیشتیمانی ئەبێ بەمانە بڵێ دواکەوتون و کۆیلەن و نازانم چی ئەمە زۆر زۆر غەڵەتە ئێتۆ لەوە تووڕیانەکەیت ئەوەندەی تر تووڕیانەکەی بەرەو شوێنیشتی دوای ئەوەی کە تۆ بێیت گرە و لەسەر کۆمەڵی کارکتەر بکەی کەم کارکتەرانە ئەسڵم مێژویان زۆر خراپە یەکێتی نیشتیمانی لە ناوچەی بادینانە ڕاستە ناوچەی بادینان ناوچەیەکە ڕۆڵی هەیە مانای ئەوە نییە تۆ بێ گرە و لەسەر کۆمەڵی کارکتەر بکەی بڵم لە ڕووی حەشاریشەوە ئەو کاریگەری جارانیان نەماوە پێ دوابێ ئەمانە لەبەرەوەی ئێستا لە تێڕوانینی خەڵکە بەهۆی احترام و هەندی پاندێکیانە و تێ ڕێیسی عشیرەت بۆ پێ دوابێمانە مهم بن ئەمە لێرە نەقدی خطابێکی تری تۆ کاتۆ کە خطابە نیشتیمانیەکەیە من باز لە مەسلەی ناسیۆنالیزم ناکەم لەبەرەوەی مەسلەی ناسیۆنالیزم پێم وانە خطابی زاڵی ناو خەڵکی سادە بێ بەڵام نیشتیمان پەروەری بە جۆرێک لە جۆرەکان خطابی زاڵی خەڵکە لە کوردستان ینی تۆ کاتێک دێی بە خەڵک بە ئەندامانی خۆ ئەڵێ دەنگ بدەن بە کاندیدەکەی ڕێیانکردانی مەیدەن بەوەی خۆشم خەڵک تەبان لێت تووڕابێ ئەو لێر بە هەمان شێوە ئەو لێر با تاالبانی دەرباز شاڵا و کۆسرە ڕسوول هەر سێکیان سەرپەرشتی هەولێریان کردو یەکێکیان بە گۆچانێک و دانیشتو یەکێکیان نازانم خەریکی تەلەفۆنکردن و خۆ شۆشکردنە ئەڵێ خواردتدا بر بۆ فلان شوێن و ئەوانە مۆزعێکی تری هەولێر دەی یەکێتی نیشتیمانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لەسەر هەولێر کۆمەڵی قسەی کردو یەکێ لەوانە هەولێر وەردەگرینەوە وەریشی نەگرتو لێر چۆن وەرەگریتەوە تۆ لە گەڕەشی شەهیدانی یەکێتیە ئیباتەوە لە ناو قاعیدەی جەلالیە کۆنەکانە لێ هەولێرە تیباتەوە بە تایبەتی دو ڕووداوانی کە لە لێمانی ڕۆیاننا لەلا لە زاروت ئەوانە نیکات بۆ نمونە کاتێک برایەکی هاوکارجافە بینێ ئەمە وەزعی یەکێتیە ئەتۆ پێ دوای دەنگەدا بەچێ کاتێک بۆ نمونە کەسانی تر تەمەشاکەن کە ئەمە وەزعی یەکێتیە بێ دەنگدەم بەچێ ئەسڵەن کەسانی زۆر قوربانی دەری یەکێتی لە هەولێرە لە یەکێتی ترەکی و نەتوانی لە باشترین حاڵەتە بۆ نمونە کارکتەری وەکو دیارمفتی کە برای یەکێک لە شەهیدە هەرە گەورەکانی یەکێتیە شەید شاریار کە یەکێک لە ناو دیارەکانی کۆیە کە کۆی ترەوە قورسایەکی گەورەی یەکێتیە کاندیدی ڕوتی هەڵوێستە ئەم کابرای ماوەیەک ئەندامی ئەنجومەنی ناوەند یەکێتی بووە ئەی چی وای کرد ئەندامێکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی کە برای شەهیدێکی دیاری یەکێتیە بچێت ببێ بە کاندیدی ڕوتی هەڵوێست کاندیدی کێ کاندی علی حەمە ساڵحێک کە بە تێڕوانینی یەکێتیەکان ئەلبەتەوەم بە ئیهانە ناڵێ خۆم میدیاکار بووم میدیاکاریشێکی گەورەیە بە تێڕوانینی یەکێتیەکان ئەمە موزیع بووە زەمانێک ئەو بوو بە کاندیدیەوە ڕاستە دەرنەچوە بەڵام لە لیستەکەی لیستێکی وەکو هەڵوێستا باشی هێناوە ڕاستی دێ ئاوا خەڵک سزای تۆدا ئەو بێژگەلەوەی ئەمە چێتە ناو پارتی ئەمە چێتە ناو نازامشی یعنی قاعدەیەکی لەولێر بەو شوێنە ئەوەی کەوای کردووەیەکێتی ئێستا سێ کورسی بێنێت بەڕاستیم پێم وایە راپی ئەدای ئیسلامەکانە لە هەولێرەکە ئەم بڵێ ئیسلامی سیاسی لە هەولێرە زەربەی گەورەی خواردو لە هەولێرە میشە خزمەتگوزاری بەعزێشتی ترهێنێ دیچی لەوانە کرانەوەی لە ڕووی نییە دامی سیاسی لە هەولێرایکی لەو زەربە گەورانی خواردی ئەوە بوو ئەوەیە کە عەلی باپیر ناتوانێت دەنگ بێت ئەوەیە کە تەنانەت یەکگرتووی ئیسلامیش ناتوانێت کورسی بێت کورسی دێمی پارتی نەتیجەی هەبوونی یەکگرتووی ئیسلامی یعنی یەکگرتووی ئیسلامی کاندیدەکەی یا کاندیدی نەبووە پارتی کورسی دێمی نایەنە لەولێرە
بكم حزبێکی تر کورسێکی تری بێنە نەوەی نوێ مەسەلانم بکرد بەڵام ئەوە وای کردو کە پارتی و کورسێژ خیتابی یەکێتی لە هەولێر ئەمە بووە کە هەولێر وەرەگرینەوە وەری ناگرێتەوە لەولاوە یەکێک لەم دەم ڕاستانەی یەکێتی کە دکتۆر شێرکۆ عەبدوڵڵایە وتارێکی نووسیوەڵێ ئەمەش لە وەڵامیەوەی کە هەولێر ئێمەیە کە پارتی وایە وت ئەڵێ دەباشە هەولێر بۆ ئێوە بەس لە کاتی بارانەکەیان ماندنەوە نی حەزبێت ئەما بێ لە کاتی بارانە هەولێر وەرگێت وای هەولێر وەرگێتەوە یەکێتی نیشتیمانی لە سیویەکی ئابۆ هەولێری بەجێ هێشتووە دقەیە لە هەولێرە تەواجودی نییە دەم تەواجودی ڕۆحی ئەڵێم بەرپرسانی یەکێتی نیشتیمانی لە هەولێرە ئەو کەسانن کە ماڵیان لە سلێمانیە ماڵیان لە کۆیە لە باشترین حاتە ماڵیان لە بەغدایە کاتێک گەنەوە بۆ لە کە تەقاعدن یا ماڵی دووەم و سێمیان لە هەولێرە بەم شێوێت و ناتوانین لەگەڵ خەڵکی هەولێرە قسە بکەیت ئەمە لە کاتێکە هەولێر ڕووی تاریخیەوە پێگەی چیزی تیا لاواز نەبوو ئەمە دەورانێکمان لە بیرە کە ناوی بۆ نمونە کۆسەر ڕەسوڵ هات لە هەولێرە یەکی گەورە بوو ئەمێکی گەورە بوو ئێستا وانە بەڕاستی پێم وایە کۆسەر ڕەسوڵ حەجمی لە هەولێرە ئەدەر بەرپرسی لقەکەی پارتی نییە لە ڕووجەماوەریەوە ئەوە چەندە غەڵەتی کۆسەر ڕەسوڵە ئەوەندەش غەڵەتی ختابی یەکێتی خۆیەتی بارحاڵ من پێم وایە مامەڵەی ڕەوتی هەڵوێز لە هەولێرە لە یەکێتی باشترە یەکێتی ئەوەنە ختابێکی خراپی هەیە بەڵێ کەک بلێسا ساعاتێکمان پڕ کردەوە بەڵام حەزەکەم دوا پرسیارم بکەم لەو لە ئەنجامی ئەمەدا پێت وایە پارتی ئەتوانێ یعنی بە ڕەچاوکردنی هاوسەنگی سیاسی ئەمریکا ئێرانیش لە ناوچەکە تورکیاش لە ناوچەکە پارتی ئەتوانێت لە مۆدووە چی لەسەر یەکێتی زیاتر فەرز بکە بە ئەنجامی ئەوە لە ڕاستیا باسەکە فەرز نییە بەتەنام پێم وایە ئەوە یەکێتی خۆی بەسەر خۆیان فەرزێ ئەی پارتی ئەڵبەتە هەموو حزبێکی سیاسی حەزەکات زۆرترین شت بەسەر بەرامبەرەکانیان فەرزکە من پێم وایە یەکێتی و پارتی لە قۆناغی داهاتووە ئەگەر بەرەو ڕێککەوتنیکی استراتیژی نەڕۆن دۆخی یەکێتی خراپترە بێت ئەگەر بێت و یەکێتی لەم داخراوی ئێستا بمێنێتەوە دۆخی یەکێتی خراپترە بێت بەڵام لە هەمان کاتی شایەک شت هەیە دیموکرات بە تەنها ناتوانێت حکومڕانی هەرێمی کورد ئەبێت لەوە تێبگایە خود لەوەش پێم وایە تا حەدێک تێگەشتووە کە بە تەنها باڵێ یان لە لانی زۆر باڵونیوێکی کوردستان ناتوانێت بە باڵونیوێک بفڕێ وە خەڵکی کوردستانیش تا حەدێکی زۆر یان خۆشە جۆرێک لە تەوازن هەبێت ئەنی ئەوەی کە ئێستا وەزعی یەکێتی وایە ئەمە خواسی خەڵکی کوردستان نییە ئەگەر یەکێتی ئاوا خراپ بێت ئێمە پارتێکی مەغرورمان بۆ دروستە بێت یەکمان بۆ دروستە کە حساب بۆ کەس ناکات بەڵام کێشەکە ئەوەیە کە یەکێتی ئەوێت بە ڕێچکەیە کا بڕۆکە ئەم ڕێچکەیە پێشتر تاقی کراوەتە زۆر خراپە ڕێچکەیەکی سەرڕۆیانەیە بە هەمان شێوە پێم وایە نەتیجەکە بۆ پارتیش ئەوەندە دڵخۆشکەر نییە کە پێ ڕاستە لە هەندێک شوێنە دڵخۆشکەرە لە هەولێر دڵخۆشکەرە لە دۆک دڵخۆشکەرە سلێمانی وەکو خۆیەتی تا حەدی بەڵام مەسەن لە مووسڵ زۆر دڵخۆشکەرە بوو لە کەرکووک وانە لە کەرکووک پارتی کێشەی هەیە ئەو نەتیجەی پارتی لە کەرکووک هەیەی نەتیجەیەکی تابڵی خۆیان باز لەواخن کابێ لێکۆڵینەوەی لێ بکەین نازانم بەڕاستی تا ئەو لێکۆڵینەوە بەرەو کوێ ڕۆ بەڵام من پێم وایە ئەیتوانی لە کەرکووکە کورسێکی تر بەرێت دەباتە مدیریتێکی باشتری بکردایە ئەوەش بەشێک لە سەبەکەی بریتێلەوەی کە پارتی لە کەرکووک دوور کەوتۆتەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پارتی وا تەماشای کەرکووکی کردووە کە وەکەوەی کە مناڵێکە و لیان فڕان لە کاتێکە من پێم وا بوو پارتی وایە هەر لە ڕۆژ یەکەم و لە کەرکووک بمایەتەوە دوورکەوتنەوە لە کەرکووک ئەو خیتابەی کە شارەیەکە زۆر هەڵەیە ینی گەیشت بۆ ئاستێکە مەسەلەن لە وتاری پارتی یەکێتیە دەنگی دابوو بەڵام سەری یەکێتیش ڕازنم مەسەلەن یەکێتی ناگام لێ بە پرسانی یەکێتی ئێستش بە وەرە قاچم بۆ کەرکووک
وەرەقی ئەمنیان بۆکن کاچن بۆ کەرکووک کە چێڵێەوە ڕزگار کراوە ئەگەر ڕزگار کراوەوە بۆ وەرەقی ئەمنیەتی بۆ کەرکووک ئەوە هەمووی هینە دەسەڵاتی یەکێتیش لە کەرکووکە ئەوە نییە بەڕاستی دەسەڵاتی پارێزگاری کەرکووک لە شوێنێکایە ساڵحی کە پەرلەمانتارێکە بە تاقی تەنیا توانای ئەوەی هەیە تەداخولکە و نەهێڵێت دوکانێکی شیرینی بەس لەبەرەوەی خاوەنەکەی تورکمانە دابخری لە کەرکووکە مەسەلەن دوکانێکی شیرینی لە کەرکووک لە ماوە ڕابردووە داخرا لەبەرەوەی پیسم شە ساڵحی مەسەلەکەی گۆڕی بۆ مەسەلەی قەومی وتیەوە لەبەرەوەی تورکمانە دوکانەکەی داخن چوو دوکانەکەی کردەوە بۆ پارێزگار نەکرد بەم شێوەیە من پێم وایە نوێنەرایەتی ئەشە ساڵحی لە نوێنەرایەتەکە یەکێتی باشترە بۆ خەڵکی خۆی تا نوێنەرانی کەرکووک پێم وایە کێشیان هەیە بە پارتیتەوە بە یەکێتیتەوە ئەوەی لە کەرکووکە خۆی بە نوێنەری کوردەزانێ بێ دانیشتووی ناو کەرکووک بێ دێک ڕێبواتام پێم وایە نییە بەڵام ئەو کارکتەرانەی ڕێبوارتا تر زۆر سەرکەوتووە خیتابەکەشی زۆر سەرکەوتووە یعنی ئەو لایف نا ئەو ڤیددیوی کە لەسەر فێسبووکی خۆی دابڵاوی کردەوە من نام هەیە مناڵەکانم ئەو تایفە گەراییە کە لە کەرکووک هەیە بیبینن ئیتر ئەم شتانە بەڕاستی شتی زۆر گرنگن بەڵام بیرمان نەچێ شتێکی تریشێ بەرپرسانی پارتی وێچێتی لە کەرکووک ماڵیان لە کەرکووک نییە لیا لە چەم ماڵەیە لە نەک ماڵیان لە کەرکووک نییە لە ناسیۆنالیزم دەکەن بەڕاستی ینی ناسیۆنالیزمی تایفی دەکەن هەردووچیان ئێستا یەکێتی من نمونەی پارێزەرەکەیم هێناوە کە من دەستخۆشی لێ دەکەم بەڵام یەکێتی بەخۆی لە کەرکووک ناسیۆنالیزتێکی زۆر تونڕەوانە دەکا کاکە شتێکی تر بەڕاستی من پێم وایە کورد کارتێکی هەیە لە کەرکووکە ئەما کرێ بەڕاستی زۆر بەجددی بێ لێ کردووە تا بۆ مووسڵ و کۆمەڵی ناوچەیتر پێ ڕۆژێک بەڕاستی باسیەوەش بکەین ئەنی مەسلەی مادەی سەوچل جێبەجێکردنی ئەو کورسە نییە بۆ نمونە عەرەبەکان لە کەرکووکە یانی و پارێزگایەک دروستکەن لە حەویجە بکەن بە پارێزگا قورسایی عەرەب لە کەرکووکە حەویجێ ئێدە لێگەڕێن حەویجە بێ بە پارێزگا ئێمە ناتوانین حەویجە بێنینەوە بەڕاستی مەسەلەن لەو بەرەوە تورکمانی شیعە و کۆمەڵێکی تر ئەیانەوێت تەلەحفەر بکەن بە پارێزگا ئەیانەوێت دەشتی نێنەواش بکەن بە پارێزگایەکی جیاواز دەبا دەشتی نێنەوا بێ بە پارێزگا ئێمە ناتوانین ناو شاری مووسڵ بێنینەوە بەڵام ئەتوانین دەشتی نێنەوا بێنینەوە ئەگەر بێت و خطابێکی عەقلانیمان هەبێ بتوانین مەسیحی ڕازی بکەین دەشتینەوە خطابێکی عەقلانیمان هەبێ بتوانین تورکمان ڕازی بکەین لە کەرکووکە داواکاری تورکمان لە کەرکووکە زۆر نییە تورکمانەکانی کەرکووک هەر ئەوە نیانویستوە تۆ ئاڵاقی خۆیان هەڵدەن وێنێ شەیدەکانی 59 بەرزکەن و کۆمەڵی داواکاری زۆر بەسیتە ئێوەڵای ئەو داواکاریان ئینسانیشن ئەو داواکاریانە کرێ گوێی لێ بگیرێ بەڵام بەو معاملەی کە تۆ تورکمان پشتگوێ بخەیت بەڕاستی پێم وام جارە ئیشتی ئەمەی کرد ئەوە غەڵەتە ناکرێت و پێ دوابێت تورکمان کەمن تورکمان کەمیش بن قورسایی ئابووری کەرکووکی ئەوانە بێژگەلەوە مەسلەیەکی تر هەیە کە کورد و تورکمان لە کەرکووک کاتیا شەریکنەوە ژێ زەوی کشت و کاڵی لە کەرکووک هی کورد و تورکمانە مەسلەی زەوی کشت و کاڵەکان کە مەسلەیەکی زۆر گەورەیە لە کەرکووکە بۆ کەیسێکی زۆر گەورەیە بڕیارە لە ماوەی داهاتوایە گلا بکرێتەوە نازەمەگەی گلاشیان ئەوە تورکمان و کورتیا هاودەنگن ئێدە ئەوە بکەم بە خاڵی دەستپێک بۆ هاودەنگیشی درێژتر پێم وایە هەمیشە هاودەنگیەکان لە شتی واوە دەست پێکەن تۆ نقطەیەکە دۆزیتەوە دوای لەسەر و بنەمایە کۆمەڵە شتی تر هەڵەچنی ئەمە خیتابە تا ئێستا لای ئێمە نییە بەداخەوە کە خیتابێکێ ئێمە پێمان وایە تورکمە پێمان وایە ئەگە کوردێک لە دیاربەکە شەقازلەیەکی خوار بێ تورکمانێکی قوربەسەر لە کەرکووک دوو شەقازلە بخوا ئەمە ناکرێت ئەمە وەکو ئەخیر قسە ڕێک لە نوکتەیەکە لە ڕشتەی مرواری علادین سەجادی باسێکاڵەیەکێ لە بەگەکانی جاف نەزانهەیەکی لەو عەشایرانەیە خۆی لە پیاوی پایەکی منتیقەی کەرکووکە جار تورکمان بوو ئەوش نامەیەکی بۆ نووسێ بە گلەییەوە مەعاتەبێ کاڵێەوە فڵان کەس ئەو منە گلەی بێت تۆ لێتدا نابوایە لێ ئەوش نامەیشتری بۆ نووسێتی گلەیەکەت بەس لەسەر سەر و لەسەر چاو ئێمەش حەسەنمان هەیە تورکمان ناتوانانی تۆ بچی لەو بێتەوە
یعنی ئەو وەزعە ئەو وەزعی کە ئێستا دروست بووە لە کەرکووکە بەڕاستی ئەمە هەر حتا ئەمە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە ماوەیەک هەوڵێدا ئەمە بێنی بۆ هەولێر حەق دەبێنێ بۆ هەولێر محەممەد ئەحمەد ئەربیلی گۆرانی بێژێکی تورکمانیە ئەمرێت ئەو بۆ عەلەمی تورکمانی لەسەر بەرزەکە کاکە تورکمانە گۆرانی بێژێکی کوردەمرێ عەلەمی کوردستانی لەسەر بەرزەکەن و گۆرانی بێژێکی تورکمانیش دەمرێ ئاسایی ئەمە تورکمانە چی لێ بکەین بیکوژین ناکەی ئاوا معاملە بکەین پێماوا بێت ئێمە ئەبێت تورکمانەکان بە دڵی خۆمان بن نی چۆن ئێمە کاتی خۆی تامەحلی معروفمان بە نوێنەری خۆمان نازانی ناکرێ بەڕاستی پێماوا بێت تورکمانێک کە ئێمە بیرەکاتۆنی تورکمان وەکو تورکمانێک بیر بکاتەوە وەکو ئاشوریەک بیر بکاتەوە بۆ شێوازە بێت ئەم مامەڵەیە کە لە کوکە پێم وایەکێتی لەو وتێل ڕەشیدا کردی زمانێک پارتیژێ کرد بەڕاستی ئێستا نازان چکو پارتی لەو ساحەی دەسەڵاتداری کردکوکانیە بۆی بزە بڵێنەکانیان نیکە بەڵام هیچ نەبێت لەو ئۆپۆزیسیۆن بوونیان هاو بەشن تاست ئەمە مامەڵەیەکی خراپ تێکەڵکردنی کەیسی کەرکووک بەوەی کە کورد خۆی ئەرچێ ئێخاتە ناو هاوکێشەی تورکیاوە بۆی هەر کەس شتێک لە دیاربەکر ڕوویدا ئەم بێت لە کەرکووک و لە مۆسڵ باجەکەی بە تورکمانێکی قوربە سەردان هەڵە ئەم شتانە تاقی کراونەتەوە من بیرمە لە 2002 بەرازیل و تورکیا یاریان هەبوو جامی جیهانی هەبوو دەش بیرمە یەکەم جار تورکیا گۆڵی کرد حساسەتی کورد و تورکمان زۆر گەورە بوو لە هەولێرە نازانم هیچیش مناڵ بم بوو بە شەڕەت شەقۆش تورکمان بەرچەقۆ کەوتن نە بەرازیل فەریقی کوردیە نە هیچ بەس کابرای تورکمانیان والی کردووە کە ئەچێتە ئیستانبول ناچار بێ بڵێ ئانا وەتەن دەین لە نیشتیمانی دایکی خۆم ئێوە تۆ پاڵت پێوە ناوە بەرەو ئەوێ توانی بینێنیتەوە بۆ لای خۆت پێم وانییە پەیوەندی کورد و تورکمان ئەوە نەخراب بوو بێت ئەما توانین بگەڕێنەوە لای یەکتری زۆر خاڵی هاوبەشمان هەیە ئەتوانین ڕێبکەوین چ لە مەسلەی کەرکووکە لە مەسلەی ناوی ترە ڕاستی تێکەڵاوکردنی بە ئەجەندای وڵاتانی ترەوە زۆر بخەڵ کاک بلێسە بەڕاستی من زۆر پرسیار مابوون حەزمە درێژتری بکەم بەڵام ئەمە سعاتێک و چارێکێکە قسە دەکەین ئیتر بەرنامە دەکەینەوە بەڵێن بێ لە بۆ جەنابەت و لە بۆ بینەرانیش بە ناوی خۆم و بەشێکی زۆر لە بینەران کە لێرە نووسیانە زۆر دەستخۆشیت لێ دەکەم زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ لە خزمەتت دابووین واش بژین کاتێکی خۆش بژیت بینەرانی هێژە زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون تکایە کەم تەرخەمی مەکەن هەوڵ بدەن کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتەن بناسێنن ئێوارەیەکی خۆش هەینێکی خۆش ویکەندێکی خۆش هەر بژین کاتێکی خۆش کاکە